حاڵەتی تەقەکردن لە ڕۆژنامەنووسمان هەبوو ڕۆژنامەنووس بری ناکراوە پیشەک و هەروەها حاڵەتی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسامان هەبوو بە درۆن لە چاو ساڵی پار یاخود پێرارە ئامارەکان چیمان پێ دەڵێن زیای کردووە یان کەم بۆتەوە یان جێگیرە یان چوزانم پێشێلکاری تازە تۆمار کراوە. بەداخەوە ساڵی 2025 ئێمە حاڵەتی تەقەکردن لە ڕۆژنامەنووسمان هەبوو ڕۆژنامەنووس بری ناکراوە پیشەک و هەروەها حاڵەتی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسامان هەبوو بە درۆن کە ئەمانە حاڵەتی مەترس ناکەن پێویستە لە شاری لە سنووری پارێزگای سلێمانی دامانە ڕوویداوە کە ئەمە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگامنیەکانە کاری جدی بکەن هەرچەندە لە کەسی تەقەکردنی ئەو تەقەکردنی کە لە ڕۆژنامەنووسە کرابوو هێزانامنیەکانی پارێزگای سلێمانی بەسپاسەوە بە ئەرکی خۆیان هەستاون و کاری جدیان کردو توانیوانە بکەرانی ڕووداوەکە دەستگیر بکەن و ڕاپێکی دادگایان بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لەم کەیسانە بێتە جواب ئێمە لە ساڵی 2025 ژمارەی زۆر لە پێشەکاریمان تۆمار کردو بەراورد بە ساڵی 2024 توانم بڵێم ژمارەکە دوو هێندە زیادی کردو کە ئەمە 24 چەند بوو 25 چەند بوو 182 پێشەکاری تۆمار کراوە لە ساڵی 2024 لە ساڵی 2025 زیاد لە 380 پێشەکاری تۆمار کراوە کە ژمارەکە دوو هێندە زیادی کردووە ئەمە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕاستی کە بەدواداچوونکە بۆمە بۆچی ئەم ژمارە زۆرە لە هەڵکشاندایە ئەمە یەک دوو کار بکات بۆ کەمکردنەوەی کاردیاری بە جۆری قسەکانی بەڕێزت بێت و بە پێی و ئامارانە بێت کە سنتەری میترۆ بڵاوی کردوێتەوە دەتوانین بڵێ هەرێمی کوردستان پێگەیەکی ئارامە بۆ ڕۆژنامەنووسان ئەمە قسەی سنتەری میترۆ نیە ئەمە ڕاپۆرتە نێودەوڵەتەکان و پەیامنێرانی بێسنوور و CPJ ئەڵێن هەرێمی کوردستان ژینگەیەکی مەترسناکە بۆ کای ڕۆژنامەنووسی بۆ ڕۆژنامەنووسان گیانیان سەلامەت نییە لە کارکردندا ئەمە قسەی سنتەری میترۆ نیە بەڵکو ڕاپۆرتە نێودەوڵەتەکان باس لەوە دەکەن.